ئەمڕۆ ئێمە هاتیینە خەستخانەی شەید مەلا ئەحمەد لە باوەنور. کۆمەڵێک خێرخوازوە لە ڕێگەی دکتۆر ئاریانەوە کە کەسایەتیەکی جوانە دەتوانێت بەتەنگ خەڵکەوە بێ، کۆمەڵە کەرەستە و پێداویستی پزیشکی تەرخان کردووە بۆ گەرمیان. خەستخانەی شۆڕژ لە گەرمیان خەستخانەیەکە لە ڕووی بینا و ڕێوشێنەوە و لە ڕووی جوگرافیاوە ناوچەیەکی استراتیژیە. خەستخانەی شۆڕژ لە سەردەمی خۆیدا توانیوێتی خزمەتی زۆری هاوڵاتیان بکات جگە لە کەسوکاری شەهید و ئەنفال و پێشمەرگە و کەمەندامان و هاوڵاتیان. بەڕاستی پێویستەکە ئەوڕی جدی لێ بدرێتەوە. ئەمڕۆ ئێمە وەکو نەخۆشخانەیەکیشی شەید مەلا ئەحمەد کەلاری کە سەر بە دەستگای تەنووسی پێشمەرگەی لە باوەنور لە ڕێگەی چەند خێرخوازێکەوە و کۆمیتەی ڕێکخستنی باوەنور هەڵساین لە ڕێگەی دکتۆر ئاریانەوە چەند پێداویستێکی پزیشکی داودەرمان و لەگەڵ بێدی نەخۆش و تانکی ئاو و عەرەبانی نەخۆش چەند کەرەستەیەکی پێویست بۆ خەستەخانەی شەید مەلا ئەحمەد کەلاری دابین بکات. بەڕاستی جێگەی دەستخۆشیە، ئەمە ئەتوانێت پاڵپشتێکی باش بێ بۆ نەخۆش بۆی زیاتر ئیداری خەستەخانەی نەخۆشخانەی شەید مەلا ئەحمەد کەلاری خزمەتی نەخۆش و کەسوکاری شەید سەربەرزەکانی پێشمەرگە قارەماغان بکات.